اینجا کەسانی واهن ئەوەندە سەیری چاکەکانی خۆیانەکەن، شەونێژێکی زۆری هەیە، خێر و خێراتێکی زۆری هەیە، ئەوە لەو لاوە چارەخانە دروستەکە، مزگەوت دروستەکە، قوتابخانە دروستەکە، کتێبە نووسێ، وتارە خوێنێتەوە، هەمیشە خەریکی سڵح و ئاشتەواییە، قسەی خێر بۆ خەڵکەکە، ناڵێ شەڕ و گەندەڵی بڵاو بێتەوە، دائیمەن خەریکی چاکەکاریە، هەمیشە دەم بە ذکر و سەڵەواتە، سەیری ئەو هەموو چاکەی خۆیەکە ئیتر منەتی خوای لەبیرەچێتەوە، وازانێت چاکەکانی ئەبنە هۆکاری چی؟ ئەوەی گوناهەکانی بسڕێتەوە بەبێ ئەوەی منەتی خوای بەسەرەوە بێ. نا ئەلێردا ئەی ئەبوو بەکر، تۆ خۆت بە شایستەی چاکە مەزانە، تۆ داوا بکە بڵێ خودایە هەرچەنە من شایستەی چاکە نیم، شایستەی لێبوردن نیم، یا ڕەبی تۆ بە مەغفیرەتێک بە فەزڵ و کەرەمی خۆت لێ مەبورە یا ڕەب العالەمین. زۆر گەورەیە. فاغفر لي مغفرة من عندك، بەبێ ئەوەی منەتی کەسی تیابێ، بەبێ ئەوەی شانازی بە چاکەکانمەوە بکەم، شانازی بە ئیستیغفارم کردووە، ئاخر چۆن خوا لێم خۆش نابێ؟ ئەم شەو تابانی هەر گریاوم بۆ گوناهەکانم، ئیتر چۆن خوا لێم خۆش نابێ؟ ها خۆتە بینی؟ نا خودبین مەبە، خودابین بە، قەت نەکەی خودبین بی لە چاکەکان تا، لە شەونێژ تا، لە عیبادەت تا، لە ئیستیغفار تا، خودابین بە خودابین. فاغفر لي مغفرة من عندك.